ئافرەتێک لە عێراقەوە توانی سیمای تەلارسازی جیهان بگۆڕێت. ئەوەی جیهان گوێ لێبوو لەسەر عێراق هەر شەڕ و شۆڕ و کودتای سەربازی بوو. ساڵ نەبووە گۆڵمەزێک ڕوونەدات. ئەوە هیچ هەر 5 ساڵ جارێک ڕووداوێک و فیتنەیەک بەرپا بووە کە بەشێکی زۆری خەڵکەکەی تا 10 ساڵ باجەکەی داوە. بەڵام عێراق لە هەموو شتێک کورتی هێنابێت لە کەسانی زیرەک و خاوەن بەهرە کورتی نەهێناوە. باواز لە شەڕ و شۆڕ و تەقە و تفەنگ بێنین و بینە سەرباسی خانمێک کە لە عێراق لەدایک بووە بەڵام سیمای تەلارسازی جیهانی گۆڕی. ئەو نەک هەر بە دیزاینە ناوازەکانی خەڵکی سەرسام کرد بەڵکو بگرە یاساکانی سروشتیشی ئەبلغ کردبوو. بەڵێ باسەکە باسی زاها حەدیدە. ئەو لە بەغدادی پایتەختی عێراق لەدایک بوو. زاها لە بەغداوە لەندەن و تەواوی جیهانی داگیر کرد. داگیرکردنەکە بە سوپا و سەرباز نەبوو بەڵکو بە دیزاینە ناوازەکانی بوو لە بواری تەلارسازیدا. ئەم خاتونە عێراقیە بووە یەکەم ژن لە مێژوودا بتوانێت خەڵاتی پیتزکێر بباتەوە کە هاوشێوەی خەڵاتی ئۆسکارە بەڵام لە بواری تەلارسازیدا. ئەو لە جیهاندا بە شاژنی هێڵی چەماوە و کەوانە ناوی دەرکرد بوو. ئەو دیزاینانەی خاتوزاها بۆ بینابەرزەکان دەیکرد بە شێوەیەک بوون وەک ئەوەی بڵێ بە ئاسماندا مەلە دەکەن. بە جۆرەگە و دیزاینانە هەموو یاساکانی فیزیای دەشکاند و حسابی بۆ یاساباوەکان نەدەکرد، بینا کۆنکرێتیەکان بە ئاسمانەوە وەک ئەوەی شتێک لەناو ئاودا بێت مەلەیان دەکرد. ئەگەر سەیری گۆشەکانی ئەو بینا باڵەخانانەت بکردایە دەتزانی ئەمە بە خەیاڵی هیچ کەسێکدا نایەت. پرۆژەکانی هەمیشە جیهانیان سەرسام دەکرد. سەنتەری حەیدەر ئەلێیڤ لە باکوی پایتەختی ئازەربایجان ڕێک کتومت لە شەپۆلەکانی دەریا دەچێت و یەکێک لە دیزاینە ناوازەکانی زاها حەدیدە. مۆزەخانەی ماکسی لە ڕۆمای ئیتالیا مەگەر هەر خۆی بزانێت چۆن دیزاینی کردووە. هەر ئەو دوانەنا یەکێکی دیکە لە شاکارە ناوازەکانی خاتونە عێراقیەکە ماڵی ئۆپێرای گوانجۆیە لە چی کە لە شێوەی کەشتی ئاسمانی دروست کراوە کە مرۆڤ هەر حەز دەکات بە دیاریەوە دابنیشێت و سەیری بکات. یەکێکی دیکە لە کارە ناوازەکانی زاها وێستگەی ئاگرکوژێنەوەی ڤێترایە لە ئەڵمانیا کە تاخوا حەز بکات جوان و قەشەنگ دروست کراوە. ئەوانە تەنیا مشتێکن لە خەرمانی ناوازەی ئەم خاتونە عێراقیە کە بۆتە مۆدێلی سەرسامکەر لە بواری تەلارسازیدا و ئێستاش لێکۆڵینەوە لە کار و داهێنانەکانی دەکرێت.